جەژنی قوربان تەنها جەژنی خواردن و خواردنەوە جلوبەرگ نییە، تەنها جەژنی خواردنی شیرینی و چەرەزات نییە، تەنها جەژنی گەڕان نییە، بەڵکو جەژنی قوربان جەژنی گوێڕالیکردنی فەرمانی خۆیان باسمان کرد، لەگەڵ ئەوەدا جەژنی خۆشەویستیە بۆ خوا، دەربڕینی خۆشەویستی بۆ خوا. خۆشەویستی بۆ خوا بەچی دەبێت؟ بەوە دەبێت ئیمام شافعی دەفەرمێ ئین المحب لمن يحب مطیع، ئەو کەسێکی خۆش بوێ گوێڕایاڵی دەکات. ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێ، چونکە خوایان بەڕاستی خۆش دەویست بەبێ دوودڵی فەرمانی خوایان جێبەجێ کرد. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ نەیفەرموو با دووبارە و سێبارە خەو ببینەوە، با وەحیم بۆ بێ، چونکە خەوەکە خۆی وەحیە. ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا لە دڵیا بوو، ئەوان خوای گەورەیان لە خۆیان خۆشتر دەویست، خوای گەورەیان لە خۆیان خۆشتر دەویست، بۆیە بەلایەنەوە گرنگ نەبوو چیان بەسەرا دێ. یەکێک لە سەحابەکان ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمی ئەی نەفسم، خۆ ئەگەر نەشکوژرەی هەر دەمریت، ئەگەر جیهادیش نەکەیت و خۆشت بشاریتەوە بەخوا هەر دەمریت ئەگەر نەشکوژریت، کەواتە مەترسە. ئێمە شەوە ئاگاداری خۆمان بین، ئەگەر خۆشەویستیمان بۆ خوا هەبێ، بەڕاستی خوامان خۆش بوێ، ئەبێ بیسەلمێنین. ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو دڵەی خۆشەویستی خوای تیا بێت، زۆری پێ خۆشە لە پێناو خوادا ماندوو بێ، هیلاک بێ، تووشی ناخۆشی ناڕەحەتی بێ، چونکە ئەمان دڵیان سەلامی خوایان لەسەر بێ، خۆشەویستی ڕاستەقینەی تیا بوو بۆ خوا، پیان خۆش و لە پێناو خوادا تووشی ناڕەحەتی بن، مناڵی خۆی سەر بڕێ و جەرگی بسووتێ کوردوەتەنی، مناڵی خۆی سەر بڕێت تەنها لەبەر ئەوەی خۆشەویستی خوا لە دڵیایەتی. بەڕاستی خوای خۆشەوێ بۆیە گوێڕاڵی دەکات. تەشبیهات نەبێ، ئەگەر ژن و مێردێک بانگەشەی ئەوە بکەن ئێمە یەکتریمان خۆش دەوێ، ژنەکەڵێ ئەگەر منت خۆش بیستای بە قسەی من تەکرد، پیاوەکەڵێ ئەگەر تۆ منت خۆشەوی بۆ بە قسەم ناکەی. کەواتە ئەبێ کەسێکت خۆشویست ئەبێ بە قسەیکەی، بە تایبەتی خوای گەورە نمونەی بەرز بۆ خوایە. لەوانەیە مرۆڤێک قسەیەکت پێ بڵێ قسەکە ناشەرعی بێ، نابێ بە قسەی بکەی، با خۆشت بوێ، بەڵام خوای گەورە هەموو قسەکانی حەقە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو قسەکانی حەقە، بۆیە ئەگەر بەڕاستی تۆ خوای گەورەت خۆش دەوێ و توانات هەیە بیسەلمێنە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خۆی دەرەبڕێ بۆ خوای گەورە بە سەربڕینی مناڵەکەی، تۆش بە حەیوانێک سەری بڕە لە پێناو خوادا، دەری بڕە کە خۆشەویستی خوا لە دڵمایە، نەک پارە و دنیا. ئەو کاتە بەڕاستی تۆ بەڵگەی لەسەرەوەی کە تۆ تەسلیمی فەرمانی خوا بوویتە.